کەسێک هەڵەی کرد ئەرێ کاکە کە هەڵەی کرد ئاگاداریت کردەوە نەسیحەتیت کرد یەک جار دوو جار ئێبەستە بڕایەوە ئەخر ناکرێتەوە ئەو هەڵەیە 24 ساعات دەی هەر جارێک ڕوبەڕووی بیتەوە فڵان کەس تۆ وات کرد نا ئەوە دەبێتە مای ئەوەی ئەو کەسە ئیتر ئەو نەسیحەتەی تۆ وەرنەگرێ کاکە یەک جار هەڵەی کرد نەسیحەتیت کرد ئامۆژگاریت کرد لە پێناوی خوا فڵان کەس هەڵەی کرد كل بني آدم خطاء کێ هەیە هەڵە نەکا کێ هەیە نەکەوێتە ناو هەڵەوە هەر هەمومان هەڵەکارین بەخوا هەر هەمومان عیبمان هەیە هەر هەمومان نوقسانیمان لێ ئەوەشێتەوە کەس هەیە بڵێ من نوقسانیم تێنیە هەر هەمومان بەخوا وەلی بیت لە ئەولیای خوا نوقسانی تێدا هەیە تەنها پێغەمبەران و پەیامبەران سەڵات و سەلامی خوای گەورەیان لێبێت عیبیان نییە نوقسانیان تێدا نییە ئەگینا وەرە خواری پێغەمبەران سەحابەش ڕەزا و ڕەحمەتی خوای گەورەی لێبێت کەوتونەتە ناو تاوانەوە معسووم نین فبۆیە ئێمەش دەکەوینە ناو تاوانەوە ئێمە ئەولاترین کەوا بکەوینە ناو تاوانەوە فمادەم کەوتیتە ناو تاوانێکەوە بەرامبەرەکەت نەسیحەت کرد ئەوەنە لەسەری مەڕۆ ئەوەنە لەسەری مەڕۆ یەک جا نەسیحەتت کرد دوو جا تەواو مەیدە بەڕووە 24 ساعات هەر ئەوەندە بینیتەوە فڵان کەس تۆ وات کرد ئەو ڕۆژە ڕەحمەتی خوارد لەبێ لە مەجلیسێ دیکەیە فڵان کەس وای کرد ێ بەسە ئەو کەسە بێزار دەبێ ئەو کەسە ئیتر ڕقی لە تۆش دەبێ ڕقی لە دانیشتنی تۆش دەبێ فبۆیە بۆ ئەوەی ئەخلاق و ڕەوشتێکی جوانت هەبێ دوور کەرەوە لەوەی کەوا ئەو کەسەی کە هەڵەی کرد دووباری کەیتەوە هەڵەکەی پێی بڵیتەوە بە بەردەوامی لۆمەی کەی ئەمە ئەبێتە مایی چی؟ ئەبێتە مایی ئەوەی کەوا ئەو کەسە ئیتر ئەزێت بخوا حەزی بە تۆ نەبێت